لەگەڵ هاوسەرەکەت هەفتەی چەند جار دەچنە دەرەوە؟ بە حکمی ئەوەی من هاوسەرەکەم پێش ئەوەی هاوسەرم بێ کچە پورمە وە لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە لە بۆی من هەفتەی 3 ڕۆژم بۆ خێزانم و بۆ دوو مناڵەکەم داناوە دەیان بەمە شاری یاری و ئەو پارک و مۆڵەکان و گەڕان و سوڕان بە حکمەوەی منیش ڕۆژانە دەوامێ ئەویش فەرمانبەرە ناتوانین مەسەلەن زۆربەی کاتمان بۆ دەرەوە تەرخان بکەین ئەو بەیانیان دەچێتە دەوە ئێواران دێتەوە ماندووە منیش هەروەتر بەڵێ زۆربەی کات مەسەلەن خەریکی دەوام ئەوەنێ بەڵام هەفتەی 2 ڕۆژ تا 3 ڕۆژم بۆ دەرەوە داناوە لەگە مناڵەکان ناتوانم پرسیارت جواب دەمەوە. ئەگەر خێزانەکەت ڕازی بێت ژنی دووەم دەهێنی؟ ئەمن با یەک شتان پێ بڵێ ئەو قسەی ئیناخی دڵمە خێزانەکەم ئەوەندە لەگەڵم باشە ئەوەندە متیعە لەگەڵم ئەمن ئەگەر لە ڕۆژی دواییش ئەگەر مەسەلەن لە جیاتی ئەو حۆری مۆریانە ئەگەر بڵێن چێت دەوێتەوە من هەر خێزانی خۆم دەوێتەوە ئارێ وەڵڵا ئەوە قسەی ناو دڵمە نەبلێ لۆدم لەسەرا نەبڵێ بە زۆری ئەو قسەیان پێ کردومە بەڵام ئەوە قسەی ناو دڵمە بەخوای چکە زۆر لەگەڵم باشە بەڕاستی لە هەموو ڕۆکەوە یعنی پەروەردەکردنی دوو مناڵەکەم 3 بەشی کەوتۆتە ئەستۆی ئەو منداڵەکانم لە قوتابخانەن خەمی هەموو شتێکیان کەوتۆتە سەر ئەستۆی هاتو چۆ و ئەویش دەوامی خۆی هەیە و ئیشی ماڵەوە و خواردن و میوان و میوانداری و ماڵ خاوێن کرد هەموو زۆری لۆدەکە کەوتۆتە سەر ئەو ئەو پرسیارە حەزت لە چه خواردنێکە؟ حەز دەکەی چێ داوەتت بکات؟ ئەو پرسیارێک کە بەڕێزتکردن ئەمن دوێنێ و پێرێش لە سوسیال میدیا لە کەناڵەکەی بەڕێستان لە چەند هونەرمەندێکتان کردی بوو ئەوان ژێرێکە خواردنیان لەبژە بەڵام من ڕێیەکی جیاوازم هەیە من دەڵێم هەموو خواردنێک وەرزی زستان خۆشە نەکانی ئەوە وەڵامی منە بە تایبەت خواردنێک هەڵبژێری کام خواردنە؟ واللهی ئەوەی من زستانان زۆر هاوڕێمە شێخ مەحشیە پێی دەڵێن خواردنێکە شێخ مەحشی زۆر خۆشە لە لای من بەڵام خواردن هاوینان کامی نییە بڕواتە بێ بەس زستانە خواردن دۆڵمە ئەی حەز دەکەی چێ داوەتت بکات؟ چێ داوەتم بکاتن واللهی برادێکی زۆر نەوسنم هەیە لێرەوە ڕێز خۆشەویستیم بۆ هەیە زۆر هاوڕێمە ناوی مامۆستا شیاوە مامۆستا شیاوی ئازفی کەمان بەڕاستی ئەو زۆر حەزی لە خواردنی تایبەت و نایابە ئەگەر داوەتم بکە مامۆستا شیاو داوەتم بکات سیڤان زۆر ڕەزیلە داوەتت کردووە؟ نانە داوەتی کردیمە